بەیانی چواردەین و ڕۆژی سێشەممە دەرگای ناوەندەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردە دەکرێتەوە لە باخچەی منداڵان قوتابخانە بنەڕەتی خوێندنگە ئامادەیەکان و هەروەها بۆ پەیمانگاکانیش. سەبارەت بە خوێندنی لە دەستچوو ئێمە فترەیەکمان داناوە بۆ قەرەبووکردنەوە قۆناغی 2 3 4 5 6 و هەروەها قۆناغی 8 و 9 بنەڕەتی لەگە قۆناغی 11 ئامادەیی ماوەی 3 هەفتەیان بۆ دانراوە لەگەڵ دەستپێکی دەوام بەڕێبەراتی گشتی پرۆگرامەکان ئەو قۆناغانەی دیاری کردووە و هەروەها ئەو مفردات و بەشەوانانشی دیاری کردووە کە پێویستە لە ماوەی 3 هەفتەیە بدرێ بە قوتابیان. لەبەرەوەی پرۆگرامەکان سیلسیلەیەکن زنجیرەیەکن پێکەوە گرێدراون بابەتەکان پەیوەندیان بە یەکەوە هەیە ئەو ماوانەی کە لە دەستی قوتابی چوە هەوڵ دەدەین بە شێوەیەکی چڕ ئەو زانیاریانە یان ئەو بابەتە فێرکاریانیان پێبن. لەگەڵ ئەوەشدا ڕێکارەکانی دیکەی خۆپارێزی لە بەستنی ماسک لە ناوەندەکانی خوێندن ئیلزامیە و پێویستە جێبەجێ بکرێ وەکو وەزارەتی پەروەردە 2,500,000 ماسک و 50,000 پاکەرەوە معقیممان دابین کردو بە ناوەندەکانی خوێندن کە لە چەند ڕۆژی ئایندا بەسەریانە دابەشە